بەناوی خوای گەورە و مەهرەبان، ئایا خواردنەوە دایتیەکان ئەبنە هۆی شێرپەنجە؟ ئەسپارتەم شەکرێکی دەستکردا بۆ شیرینکردنی تامی نزیکەی 6,000 جۆری خواردن و خواردنەوەی لە قوتونراو بەکاردێت. تەنانەت لە هەندێک دەرمانی پزیشکیش بەکاردێت. ئەو خواردنەوانەی کەوا ناسراون ڕێژەی شەکریان سفرە، ئەسپارتەمیان تێدایە. بەشی تایبەت بە توێژینەوە لەسەر ئەو مادانەی ڕەنگە ببنە هۆی توشبوون بە شێرپەنجە لە WHO ڕایانگەیان کە شەکری ئەسپارتەم ڕەنگە ببێتە هۆی توشبوون بە شێرپەنجە، ئەویش لە دەرئەنجامی چەند لێکۆڵینەوەیەک لەسەر ئاژەڵ و لە فەڕەنساش توێژینەوەیە کراوە کە نزیکەی 100,000 گەنج چاودێری کراون کە زۆری شەکری دەستکردیان بەکارهێناوە. چانسی توشبوونیان بە شێرپەنجە زیاتر بووە. بۆیە ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر و بەهێزترە، کەواتە پێویستە هاوڵاتیان ئاگادار بن و بە ڕێژەیەکی کەم ئەو مادانە بەکاربێنن کە ئەسپارتەمیان تێدایە، بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.